بینارین برز افدمو همو دمین و بخیر. د دیروکا تفگره رزگاری خازا گل کردستان دا د یکم جار کنگره که نتویل هولیر دار کوی. بشدارین وی کنگره جهندر و جدر وی کردستان نه. آمدکاری چاوش کنگره ردبه روژه و کنگره ویب چه رنگی به ویب چه انجامان در کوی و هیوین کردانج وی کنگره چه نه. لور مخواست گلک سیاست مدار نویسکار و روشنبیرین کرد و خوندی استودیا خواه بکن دکو امبیر و بوچین وان د دربار کنگره دا ورگرن. هیرو میوانین ما برز احمد اسکندری، برز عزیز آلش و برز مجید جعفرن. بریکو ام دست پی بکن فرمو ام بهورا لوی رپورتاجی تماشا بکن. لتفگری رزگاری خوازانه گلی کرده با یکم جارکه سر جمهیز سیاسیکانی چوار پارچه کردستان پێکەوە لە یەک کۆنگرەی کوردیدا کۆ ببنەوە تاوەکو بارودۆخی ئەمڕۆ و داهاتووی کورد تاوتوێ بکەن. یەکێک لە ئامانجە گرنگەکانی گەلێک لە هێز و لایەنە کوردیەکان پێکهێنانی کۆنگرەی نەتەوەیی بووە و بە ئەنجام گەیاندنی ئەو هیوا و ئارەزوەش لە کاتی ئێستادا هەنگاوێکی گرنگ و کاریگەرە لە مێژووی ڕزگاری خوازانەی نەتەوەی کورددا. لە 22 جولای 2013 زاینی لە سەربانگێشتی سەرۆکی هەرێمی کوردستان نوێنەرانی هەر چوار پارچەی کوردستان گەیشتنە تەلاری سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە مەبەستی بەشداری لە یەکەمین دانیشتنی ئامادەکاری بۆ کۆنگرەی نەتەوەیی. لەو ڕۆژە مێژوویەدا سەرۆکی هەرێمی کوردستان وتارێکی پێشکەشکرا لە وتارەکەیاندا ئاماژە بە ئامانجەکانی کۆنگرە دەکات. ئامانجی سەرەکی ئێمە لەو کۆنگرەیە بریتیە لەوەی هەموو لایەنە سیاسیە کوردیەکانی هەر چوار پارچەی کوردستان ببنە خاوەنی وتار و استراتیژیەکی هاوبەش کە لەسەر بنەمای گەیاندنی پەیامی ئاشتی و پێکەوەژیان بۆ گەلانی ناوچەکە بنیاد نراوێت. ئێمە لەو کۆنگرەیەدا دەمانەوێ بە گەلانی عەرەب و تورک و فارس بڵێین کە کورد چاوی لە پێکەوەژیانێکی ئاشتیانە و یەکسانە لەگەڵ ئێوەدا. ئێمە نامانەوێت دژایەتی هیچ گەل و دەوڵەتێکی دراوسێ و ناوچەکە بکەین، بەڵکو دەمانەوێت دوژمنایەتی بە تەواوەتی نەهێڵین و بگەینە ڕێککەوتنێکی تەواو و چارەسەرێکی ئاشتیانە و عادیلانەی کێشەی کورد. چونکە لەو باوەڕەداین بەو شێوەیە نەتەوەی کورد و سەروەت و سامانەکانی کوردستان دەتوانن بەشداریەکی زۆر گەورە بکەن لە پێشخستنی ناوچەکە و لە بەرزکردنی ئاستی ژیانی هەموو گەلانی ناوچەکە. کورد دەیەوێ هوکاری سەقامگیری بێت و دەیەوێ هوکاری بەهێزکردنی دیموکراسی بیت لە ناوچەکەدا. هیچ لەوانەش بە چەک ناکرێن بەڵکو و پێویستیمان بە ئاشتیە. کۆنگرەی نەتەوەی کورد پێکهاتووە لە نوێنەرانی سەرجەم پارت و ڕێکخراوە کوردیەکانی هەر چوار پارچەی کوردستان کە لە یەکەمین دانیشتنی فەرمی خۆیدا لیژنەیەکی 21 کەسی وەک دەستەی ئامادەکاری بۆ کۆنگرەی نەتەوەیی دیاری کردووە. بە مەبەستی ڕاپەڕاندنی کارەکان و داڕشتنی پلان و بەرنامەی گونجاو 8 کۆمیسیۆنی لەناو کۆنگرەدا پێکهێناوە کە بریتین لە پرینسیبە هاوبەشەکان، سیاست و دیپلۆماسی، ڕاگەیاندن، کۆمەلگای ئازاد کە لاوان، ئافرەتان، منداڵان و ئینجۆکان دەگرێتەوە، پاراستنی مافیڕەوە، زمان، کلتور و هونەر و ڕۆشنبیری، ئابووری و ئێکۆلۆجی. لیژنەی ئامادەکاری کۆنگرە بڕیاری داوە 600 ئەندامی لە ناو نەتەوەی کووردا هەبێ کە بڕیارە 200 لەو 600 کەسە لە ئافرەتان پێکاتبن و 300 کەسیش وەک میوان لە نێو دۆستان و خەڵکانی بیانی و نوێنەرانی ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان و یەکێتی ئەوروپا و یەکێتی عەرەب، تورکیا، سووریا، ئێران و عێراق و هەندێک لایەنی دیکەش بەشدار بن. میوانین بەرێز هون هەمی بخێر هاتن استودیا کوردستان تیوی ئەس ji کاک ئەحمەد دا دەست پێ بکەم. کاک ئەحمەد di gelek aliyan da tê gotin ku rewşa cîhanê, rewşa navçeyê û rewşa welatên dûrûberê Kurdistanê guncav e ku kongreyeke netewî ya serkeftî birêve biçe. Bi bîr û boçûna te ew guncaviyan dikudê? گونجاویەکەی لەوەدایە کە بۆ یەکەم جار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پرسی کورد وای لێ هاتووە کە هەر تەنها لە یەک بەش بزوتنەوەی کوردستان چالاک نییە، بەڵکو پرسی کورد لە بەشێکی بچووکی کوردستانەوە بە تایبەتی پەرەی سندووە لە ڕۆژاوای کوردستانەوە پەرەی سندووە هاتووەتە بەشەکانی تری کوردستانیشەوە و نەک هەر ئەوە بەڵکو کارتێکردنی هەیە لەسەر هەموو ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمە لە کاتێکدایە کە ئێمە لە باشووری کوردستان وەک دەڵێن چەشنێک لە سربەخۆیی دو فاکتۆمان هەیە.
پێشووتر ئەگەر لە بەشێکی کوردستان بزوتنەوەیەک بووە شۆڕشێک بووە و لە بەشەکانی تر ئومێد پەیدا بووە ئەوانیش هەر لە ژێر سەرکوت و لە ژێر فشاری حکوومەتەکانی دەوروبەر بوون بەڵام ئەم جاریان وان نییە جگە لەوە بەهۆی ئەو وەزعی کە لە عێراق هاتووەتە پێشەوە و ئەو دابڕانەی بە بۆچوونی من لە بینی بەشی عەرەبی و بەشی کورد لەوێ پێش هاتووە و ئەو ناکۆچیانە کە کەوتوتە نێو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی مالیکی لە بەغدا ئەوە لەلایەک و لەلایەکی تر لە ئاکامی جێرە و کێشەکانی و سەرهەڵدانەکانی بەهاری عەرەبی ئەو ئاڵوگۆڕەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕوویداوە بۆ جارێکی تر مەسئلەی کوردی هێناوەتە پێشەوە هەرچەند نابێ ئەوە ڕاستیەش لەبیر نەکەین کە ئەو پێواژۆی کە لە باکووری کوردستان دەستی پێکردووە و ئەو هاڵوێستەی کە حکوومەتی تورکیا گرتوێتی بەرامبەر بە پرسی کورد لە باکووری کوردستان ئەوەش دیسان دەرگایەکی تازەی کردووەتەوە هەموو ئەمانە وای کردووە کە هەم هێزەکانی ناوچەیی و هەم هێزەکانی نێونەتەوەیی بە جۆرێکی تر دەڕوانە مەسئلەی کورد بەێ کاک عزیز وەکو کاک ئەحمەد کەرەم کرد بێژی وڵاتی دووروبەرێ هەنێکی گوهارتنی مەزن دناوام خۆدە چێبوونە د ئەنجامە بەهارە عەربی و gelek ئەگەرێ dinda û numuneyeeke din jî numuneya herêma Kurdistanê başûrê Kurdistanê gelek tiştê pozîtîv ane meydanê ku kongreyeke netewî li darxistina kongreyeke netewî guncav bê tişt bêjî guherandina bi dewletên rojhilata navîn de esasne guherandinên xwezayî ji di navî welatî de xelkên wan hatiye guherandin esas piçekî mesele girêdayî berjewendiye berjewendiyên navneteweyî ye dewletên mezin ku di rojhilata navîn de rolek çawa lîstiye îro îja berjewendiyên wan çi qasî hatiye guherandin û teqabilî berjewendiya ew dewletên li rojhilata navîn û bi taybet ku bi salane Kurdistan weka mêtingeheke ji aliyê wan dewletan hatibûn perçekirin îro berjewendiya wan û ya gelê Kurd ya milletê Kurd ya Kurdistanê êdî nêzî hev bûye eger ku em piçekî vegerin dîrokê bu beraberiyên vegerên dîrokê di çi xalan de berjewendiyê Kurdan û dagirkerên Kurdistanê nêzîkî hev bûye bi salana êdî her 20 sal û 30 sala carekê coğrafyaya dünyayê hatiye guhertin bi salana înkara hebûna milletekî hatiye kirin bi salana welatê wan hatiye dagirkirin û bi wê înkarkirinê bi wê siyaseta ku înkar û zulm û zordariya ku li ser milletê Kurd kirin bi ser neketin milletê Kurd her berxweda milletê Kurd her li ser axa xwe û her têkoşîna xwe da yani tu dibêjî ewna bêzar mane ku mesela Kurdî qebûl bikin yan jî berjewendiyê wan nêzîkî hev bûye berjewendiyê wan êdî hate guhertin êdî bi înkarkirinê bi ser neketin êdî gihîştiye ku wê encamê Kurd û ew êdî dikarin bi hevbeşiyekê siyaseta dawî li siyaseta înkarkirinê bînin loma jî êdî niha bi wê serê hildanên ku bi salan e bi dehan cara Kurda serî hildaye û xwedaya îspat kirin ku mafê me em milleteke cawazin em neteweyekin weka hemû milletên cîhanê mafê me jî heye ku em li ser axa xwe desthilatdar bin û biryar yanî heman pirsê de kak Mecîd wekû her du mêvanê din jî kerem kir yanî xebata ku gelê Kurd hindirê 100 salan de kiriye ketiye ser hev û ji alêkî din de rewşa dinyayê wa lê hatiye ku berjewendiyên welatên dagirkerê Kurdistanê wê Kurdan di hinek waran da nêzîkî hev bibin li gel heman bûçûnî ڕاستە بەرژەوەندی ئەو وڵاتانە لە لەگەڵ بەرژەوەندی کورد ئێستا دەست پێ کردووە چونکە ئەو وڵاتانە لە دەور و پشتی کوردستان بەرژەوەندی اقتصادیان هەیە لە ناوی بەتایبەتی لە ناوی هەرێمی کوردستان ئێستا نەفت ئەوە خوێنێ وڵاتەکانە بێ نەفت وڵاتەکە ناروە ئێستا لە کوردستان نەفت زۆر پەیدا کراوە و ئەو وڵاتانە لە بەتایبەتی تورکیا پێویستە بە نەفتی کوردستان بەس ئەو نەفتە هەنە جەنابێتە بەحسێت کێ بەرێ بوو ینی فەلاکەتە کوردان شخوا کوردستان ku hetan hat vê rewşa handa maş ber ku axa Kurdistanê tev de zêr bû yanî çiman ha hîr û muadile hate guhertin چونکە جاران کوردستان بەدەستی کورد نەبوو کورد دەسەڵاتی نەبوو لە عێراق بەدەستی حکوومەتی بەغا بوو ئێستا کوردستان هەرێمی کوردستان بەدەستی کوردە
ئەوان ئەتوانن ئەو خێراتە لە کوردستانە بەکاربێنن بۆ بەرژەوەندی کورد و بەرژەوەندی ئەو وڵاتانە دۆڕ پشتیان ینی هەموو وڵاتان یان هەنێکا جوان وڵاتان ینی تدبێژی چ وڵاتی داگیرکەری کوردستانی نینێک و بخوازن ئاستەنگیان ji کنگرەیەکە سەرکەفتی ڕادەرخن وەکووتم ئەو مەسئلە هەمووی بەرژەوەندیە پاشان ئێستا وڵاتان و ژیان بەگشتی بەرەوریگا دموقراتی دەروە دموکراتی و ئاشتی و لە ئەم نظامە ئەو وڵاتانە لە پێویستیانە بە مەسادری تاقە بۆ نەفت بۆ غاز و کوردستان وەکو ئەو وەزیری سەروەی طبیعی وت 45 بلیۆن بەرمیلی نەفت هەیە لە ژێر خاکی کوردستان تا ئیستا پەیدا کراوە پاشان زیاتر پەیدا کریە وڵاتان وەکو تورکیا نەفتی نییە پێویستە بە نەفت و نەفتی کوردستان ئەرزانترە بوو ئەوان چونکە نزیکە بردننی ئاسانترە و خۆیان نەفتیان کەمە بەێ کاک ئەحمەد پرسەگەدن ینی گەلێکی سەری مە چوو هات منکە بوو بەرسیوا وێ وەرگرتا وڵاتین دۆروبەرێ کەسێک ئاشکرە دژی کنگرەیە نەتەوی نینە هەمووژی بەشداری کنگرەیە دەبن گەلو د چاپەمەنیە وڵاتین دۆروبەرێدا ینی من چاپەمەنیە عەرەبی شۆپاندیە بەلکی فارسی شارەزای زێدەتر زمانên din چاپەمەنیە فارسی چاوێ مەسەلێ دشۆپینێ لە ڕۆژنامە فارسیەکانە من خۆم لە چەند جێگایەک بە فارسی لە چەند میدیای فارسی قسەیان لەگەڵ کردووم لە میدیای بەناوبانگەکانی فارسی ڕوبە ئێران چەندین جار باس کراوە لەسەر BBC لەسەر دەنگی ئەمریکا و ئەوانە بەڵام لە ڕۆژنامە و گۆڤاری ناوخۆی ئێران کەم باسی لێوە کراوە چما کەم باسی لێوە کراوە ئەو کەسانەی کە پیان خۆشە لە بەرژەوەندی کوردەوە باسی مەسەلەکە بکەن ناتوانن بنووسن ئەو ئازادیان نییە ئەویشی کرد بە سەر بە حکوومەتە زۆر دڵنیان نییە چی بنووسێت چی نەنووسێ کە زەرەری نەبێ بۆ کۆماری ئیسلامی ئێران من پێم وابێ هاتنی نوێنەرانی حکوومەتەکانی دەوروبەر من خۆم هیوادارم کۆماری ئیسلامی ئێران نەیە بۆ ئەو کۆنگرە بەڵام ئەگەر بێن بۆ ئەو کۆنگرە معنای ئەوەیە کە ئەوان دڵنیا بوونەتەوە کە ئەم کۆنگرە هیچ زەرێکی بۆ ئەوان نییە و ئەبێتە ینی ئەبێتە شتێکە ناتوانێت مەودایەکی زۆر ببڕێت ینی تشتێ زانیاریین کو حتانا دەست مکردن چاپەمەنیە ئێرانیدا دەبێژێ تەنێ بشێوەیەکی نیوترال وەکو خەبەر بەحث دکن ینی ژوەرە زێدەتر دەبێژێ هەنێک پسپۆر وینە ڕوونە بوانڕە گفتوگۆ بکە تشتێکی وەڵێ ڕوونا نانی ڕاستە ئەوە ڕاستە ئەگەر کەمە ئەگەر بووە ئەگەریش بووە بە شێوەی ئەوە نەبووە بە شێوەیەکی نۆترال نەبووە بەێ ینی هەمان پرس ئەز کاک عزیز پرسم دەدی پۆزیسیۆنە ئیرانێ بەرامبەر مەسەلا کوردی و پۆزیسیۆنە تورکی بەرامبەر مەسەلا کوردی و دو پۆزیسیۆنی جیاوازن هەر کەس زانێ چاپەمەنیە تورکی چاوێ مەسەلێ دشۆپینێ شۆپاندن ji aliyê çapemeniya Tirkiye ve ev kongretê şopandin ji aliyê Îranê ve jî li gel ku yani ew kaseşkere nekin jî divê em ji bîr nekin ku yekemîn car Kurdistan ji aliyê her du dewletan ve hate dadeşkirin di peymana Qesrî Şîrîn de İmparatoriya Osmanî û Îranî de loma jî em behsa wexta kongreya neteweyî dikin kîjan netewa Kurd kongreya neteweyê netewa Kurd e û ji bo berjewendiya milletê Kurd ji bo mafê milletê Kurd yê neteweyî civîne ku çêdibe wê were minaqeşe kirin bi wê mebestê jî tu carî bawer nakin ku kêfxweşiya Îranê ve an Tirkî ve an Sûrî ve an Iraq ve ew ne kêfxweşî ev bi giştî bû ez dixwazim ser çapemeniya Tirkî belê çapemeniya Tirkî dişopînin çi rewşenbîrên wan be çi ronakbîrên bi rojnamevanê wan be û çi akademisyenên wan be bi hin Kurdên ku nasra û Kurdên ku ê rojnamevanin di televizyonê wan de tê nirxandin û erînî dinerin ji bo wan bêtir ew jî giraniyê didin demokrasiyê û biratiyê û aştiyê di wî warî de belkî hêviyek wan hebe lê weka ku Kak Ehmed jî anî zimên di kongreyeka neteweyî ya milletekî de ya neteweyekî de nûnerên dagirkerên dewletan werin beşdarî bikin ji destpêkê heta dawiyê ji bo min jî piçekî ciyê şikê ye ez baweriya xwe tu carî welatên ê dagirkeran nayînim
نظام وكسي هاجي هي ويش دس بيكده حياة داويل وربن يانجي وك ميفان ورن دس بيكده وبشترى كرد كاره بيدارم كتاني وك ميفان ورن بشتاري بكنونري خو بشينو لو بشتي ود مناقشين داويدا يدي اوجينا من هي دارم وك ميوان يجينا بله إيجاري عيني بيرس جاك مجيد ده تشابا منيا عربي ده تدي عرب قالك ولاتن وروشة كردان بعربان را نوك روشة كردان بفارسان و تركان ره بشكيش كردستان يكون ها نيف آزاده ده هندر عراقي ده تشابا منيا عربي چاد شو بينه وڵاتانی عربی بە تایبەتی عێراق تا ئێستا شتێکی نەنووسیوە نەوەتووە دژی ئەم کۆنگرە باس لە باوەڕی مە ئەو وڵاتانە لە تا ئێستا نەختی شۆفینەتیان هەیە بەرامبەری کورد یعنی لە دڵەوە ڕازی نیین کورد کۆنگرەیەکی نەتەوەیی بکەن بە یەک دەنگ قسیە بکەن بە یەک زمان مشکلی خۆیان پیشان بدەن بەس لە عینێ کاتمە باوەڕەکەم نونەرانی ئەو وڵاتانە لە حازر بن ئەوە باشترە بوو کۆنگرەکە تا دوژمن زیاتر بوو خۆی پەیدا نەکە يعني تنلقر بوچينا حرد برادراني اگر اوانا لهندر بن جدر و باشتره باوەڕەکەم لەوەی بن باشترە چونکە ئەو کاتە ڕسالەیەک مەسیجێک بۆیان دەنێرن ئیما ئیشەکەمان لەسەر مەسئلەی کووردە ئەگەر ئەوان دژی وستان دژمنایەتی لەوان دەرەچی نە لە کورد كاك مجيد نها د كومارن عربي ده اندامك اوجي عراقه سروكي وي كوماري كرده وزير كاري دربه اوجي كرده واندام كومار عربي جي بشداري كونغريت به تدبيني بشداربونا كومار عربي جامعه عربي د كونغريت او كوميفان ارينيه يانا مباركه موشتكي باشا چونکە مەسەلەی کورد پێویستە زیاتر و زیاتر بگاتە گەلەکانی عرب چونکە ئێمە دراوسەی ئەوانی من حتى ئەگەر کوردستان بوو بە دەوڵەتێک هیوادارم بێت بە دەوڵەتێک زووتر نەپاشتر ئەبێ لەگەڵ دراوسەی خۆی بژی تۆ ئەگەر ئەم ملەتانە ئەم گەڵانە لە ناردت بوو لای خۆت نزیکی خۆت کرد ئەوە قانزاجی بوو تۆ ئێمە لە ناو ناینم بەس وڵاتانێک هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە 1940 دروست بوو تا ئێستا شەڕەکەن لەگەڵ دراوسەیان ئێمە وەکو کورد باوەڕەکەم ئەبێ لەو شتە شتێک فێر بوو من دژمن بوو خۆمان دروست نەکەین بەس دروست بکەین یعنی لە سیازەت ئەڵێ دژمن بکە نیوترال بکە دوست نەبعکسەوە دژمن بکە نیوترال و نیوترال جی بکەن دوست کاک ئەحمەد دیرۆکە تەفگەرە ڕێزگاری خازە گەلێ کوردستانێدا هێزین کوردستانی تم تێکەلیە وان بە وڵاتین داگیرکەرە لەڤر و لەور هەبوونە و ئەو تێکەلیان جی گەلێک جاران بووە فەلاکەت و سەرسەری کوردان داهاتیە گەل و هیرۆ وەختێک و کۆنگرەیەکە نەتەویل داردکەوێ تێ بیرە مرۆڤ ئەو پەیوەندیانە گەل و لاواز بوونە یان برێدانە کو تەواو ببن یان جی ئەسڵان ji vê meselê re zûye ku em behsa wê bikin نا پەیوەندیەکان چوەتە ئاستێکی دیکە لەبەر ئەوەی کە باشووری کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان وەک ئەرزم کردن لە سربەخۆیەکی دو فاکتۆدایە لەبەر ئەوەی نوێنەرایەتی سیاسی هەرێمی کوردستان هەم لە وڵاتان هەیە و هەم وڵاتانی دەرەوە لە کوردستان نوێنەرایەتی سیاسیان هەیە ئیتر پێویست ناکە لە ڕێگای حیزبی سیاسی و لە ڕێگای دەستگای استخبارات و ئەوانەوە پەیوەندی بگیرێ بەڵکو ڕاستە و ڕاست لەگەڵ وەزارەتی دەرەوە لەگەڵ دەوڵەتان پەیوەندی ئەگیرێت و وەزارەتەکان یەکتر دەناسنەوە بەڵام منە مەویست جا لێرێشەوە بچم بۆ بەشی پێشووتری پرسیارەکە کە من پێم وایە کۆنگرە با دروست ببێ کۆنگرەی نەتەوەیی بڕیار بدات بۆ ئەوەی چۆن پەیوەندی بگرێ لەگەڵ ئەم دەوڵەتانە نەک ئەوەی پێش دروستبوونی کۆنگرەکە ئەوان بانگهێشت بکرێن و بێنە ژوورەوە ئەوەی کە کاک دکتۆر جافەر باسی کرد ئەوە ڕاستە کە دوژمنایەتی نەکەی دۆستایەتی دروست بکەیت بەڵام دوژمنێکە یعنی لایەنێکە ئیعدام دەکا زیندانی سیاسی زیاتر دەگرێت کوردستان وێران دەکا و هیچ شتێک قبول ناکە تۆ چۆن لەگەڵی دابنیشی هەر بڵێ بڵێت هەرچی تۆ بفەرمووی من واکەم من پێم وایە بە پێچەوانە دەکرا لە ڕووناکبیرانی تورک و عەرەب و فارس
بانگهێشت بکرێ بێن بۆ کۆنگرەکە ئەو ڕووناکبیر لە ناوەوەی ئێرانیش لە دەرەوەی ئێرانیش چونکو ئێمە مشکلمان لەگەڵ ئیدئۆلۆژیەکە هەیە ئێمەی کورد لەگەڵ سێ ئیدئۆلۆژیە کێشەمان هەیە ناسیۆنالیزمی فارس ناسیۆنالیزمی عەرەبی و ناسیۆنالیزمی تورک ئەگەر ژمارەیەک لە ڕووناکبیران و کەسانی ناوداری عەرەب و تورک و فارس بانگ بکەین بۆ کۆنگرەی خۆمان ئەوان دابنیشن گوێ لە قسەی ئێمە بگرن و ئێمەش گوێ لە قسەی ئەوان بگرین لە ڕێگای ئەوانەوە باشترە ئێمە بیرروڕای گشتی خەڵکی لە وڵاتانە بوو ڕێژێنین نامەگەیشت هەمان واریدا کاک عزیز ینی وەکو کاک ئەحمەدجی ئاماژە پێ کرد ستاتویا قانونی یا هەرێمە کوردستانê bi pêwendiyên xwe navnetewî dikarî bû bibe kredît ji beşên dinê Kurdistanê re û ji hêzên mezin diniyê Kurdistanî re ji kredîtbûne zêdetir êdî rastiyek heye realîteyek heye yanî Kurd li beşekî li parçeyekî Kurdistanê bûye desthilatdar bûye dewlet ber bi serxwebûnê ve diçe rola parçeyekî azadiya azadbûna serbestbûna rizgarîbûna parçeyekê tesîrê li parçeyê din dike yek duyem avantajên dewletbûyînê heye dewletek bi dewletên dinê re dewletên cîhanê hemû têkiliyê wan bi hev dû re hene têkiliyê wanî îstixbaratî heye têkiliyê wanî aborî heye têkiliyê wanî çandî heye turîstî heye axir siyasî ve çi be niha ku wexta ew têkilîna bi ser navê dewleta حکومتا هەرێمê Kurdistanê herêma Kurdistanê bi dewletên din re dibe tiştekî normal e veya dîplomasiye navê ve loma jî wexta siyaseta başûrê Kurdistanê ku dewletên dinê re danûstandinê dike bêguman behsa milletekî dike ku em dibînin û dixwînin û dibîzin bizanin evaya êdî eger wateya ku tu dibêje kredît erêbûnek e berjevandiya milletê Kurd e bi îstixbaratî bijî dezgehên başûrê Kurdistanê bi dezgehên dewletên dinê re jî îstixbaratî jî danûstandinê bikin veya normal e dikeve vê prosedurê lê rêxistinek siyasî ji perçeyên dinê têkilî bi dewletên ya jî bi îstixbaratên wa dewletên dagirgir re têkilî deyne û em ew rêxistina ne dewlet e ji xwe min dixwast ez warim ser wê jî yanî bi kêmanî li Sûriya û li Tirkiye çi pêwendî bi Rojavayê Kurdistan re çi li Tirkiye bi Bakurê Kurdistan re asteya pêwendiyan heta roja îro jî asteyek istixbaratî ye mixabin ewaya bûye astin ku heta îro jî çi Bakurê Kurdistanê çi Rojavayê Kurdistanê em negihîştinin ku asta ku em bêjin Kurdên doza neteweyî dikin Kurdên divê ku em Kurdistanînin Kurdên ku dibêjin Kurdistanek ser bixwe Kurdên ku dixwazin bi nasnameya xwe bi îradeya xwe siyasetê bikin her tim ev problema ev kêşeya ji wan re bûye asteng ku bi serneketiye ya jî hin rêxistinek bi piştgiriya bi wan têkilîna li hemberî gelên din bi siyasetên din bikaranîne لۆما ژی ئەو بێتر خۆت کاک ئەحمەد خۆست شتێکی لێ شتێکی زۆر کورت بڵێم ئەمە ئێمە ناچاری ئەمە وەک سوێدی دەبێژێ ینی ئەوە ڕاستیەکە بە هێندێک گۆڕینەوە زانی ینی ئێم گەلی کورد ئەگەر بزاوی ڕزگاری خوازی باشووری کوردستان ئێستا پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانیش و حیزبەکانی تریش وەختێک زمانی سەدام حوسێن پەیوەندیان ئەگرت خۆ نەدەچوون لەگەڵ وەزیری ناوخۆ و وەزارەتی دەرەوە بگرن ئەوانیش لەگەڵ ئیستیخباراتی کۆماری ئیسلامی پەیوەندیان ئەگرت ئەوە مشکلی کورد نییە ئەوە مشکلی لایەنی بەرامبەرە بەڵام هەر کوردیش نییە لە هەموو بزاوی ڕزگاری خواز لە هەموو دنیا وەختێ پەیوەندی لەگەڵ حکوومەتێکە گرن مادام ناڕەسمی بێت یەکەم کەس کە دێتە پێشەوە ئیستیخبارات و دەستگای ئیستیخبارات بەێ ئەس هێویدارم بەرسیێن وە بە کورتی بن ئەنزانم ئەگەر کاک مەجید بخوازێت دوی واریدا تشتێکی لێ زێدە بکێ یانجی پرسەکەمەنە دن یا پشتی وێ هەیە ji ber me gelekî lêpirsîn li ser cadeyên Stockholm û bajarê din kir xelkê hêviyên mezin ser kongrê hene û hinek xelk jî metirsînên wan hene berî ku di bersîvê ser vê pirsê bidî em ê kurtê reportajekê pêşan bidin. کۆنگرەی نەتەوەی گشتی هەنگاوێکی زۆر پۆزیتیڤە شتێکی زۆر باشە کە هەموو پارتە سیاسیەکانی کوردستان لە هەموو باشەکانی کوردستانەوە بە باکوور و باشوور و ڕۆژئاوا و ڕۆژهەڵات بتوانن بەشداری بکەن لە کۆنگرەیەکی نەتەوەیە کە بۆ هەموو کوردە
هەنگاوێکی زۆر پێشکەوت و خوازانەیە و هیوای سەرکەوتنیان بۆ ئەخوازم و هیوادارم کە دیالۆگێکی باش لە نێوان پارتە سیاسیەکاندا بکرێت لەم کۆنگرەیە. ئەس هێویدارم هەموو کەسێک بۆ بێنوێ کۆنگرێ فێدە و بەرژەوەندیە ملەتی کورد لە بەرچاوی خۆدەینن بەرژەوەندیە خۆی حزبی لە ئالیکی بهێلن ji bo xatirê hemû Kurd kêfxweş bibin û ser bilind bibin bi vê kongira gol Kurdistana azad û ala Kurdî lê bilindkirî wê bê bicîkirin. Derfetin gelekî baş ji bo miletê Kurd îro hatiye got bi rastî peymanê got bigihêjin pêjî bikin ji ber gelek bi rastî şikûkê me hene bibêjin ew kesê got li ser van heta em zejî bikin sibê gelo wê pê bikin ya pê nekin. Em hêvîdarin got berdewam bin û miltezem bin dibin wan em zê xwe de pêvgirêdayî bimînin. Ev hêviya me jê ev e. زۆر بەگەرمی پێشوازی دەکەم لە دانانی کۆنگرەی نەتەوەی کورد پێم وایە کە قورسایەکی زۆر کەم وێنە دەدا بە کورد و بە دەوری کورد لە بەشداری لە گەمە سیاسەکانی ناوچەکەدا هەروەها لە ئاستی جیهانیدا ئەمە بەڕاستی نیشانەی باڵغبوونی گەلی کوردە نیشانەی پێگەیشتنی لە ئاستی سیاسیدا و بۆ داڕشتنی هزرێکی نەتەوەی لە هەموو پارچەکانی کوردستاندا لێژنەیەک داننراوە بۆ مەسلەی کۆچبەری بۆ دیاسپۆرا ڕەنگە جگای خۆی بێت کە ئاورەک لە مەسلەی بدرێتەوە هەروەکی دەزانین کەسانی زۆر ڕێک و پێک و ناوبەدەرەوە هەن لە ئاستی سویدا بۆ وێنە کەسایەتی هونەرمەند کەسایەتی نووسەر ڕۆژنامەوان چالاکی سیاسی نوێنەرانی پەرلەمان کەسایەتی تەکنیکی هەروەها لە ئاستی فێرگەکاندا فێرگەی بەرزدا مامۆستای جامعە من پێم وایە کە جێگای خۆیەتی لێژنەیەکیشدا بنرێت بۆ لێکۆڕینەوە لەو مەسەلانە هەروەها بۆ بەشداری کوردەکانی تاراوگەشت لە کۆنگرەی نەتەوەی کووردە. ئەم هێڤینێکی گینەریناوان یەک بێ نە بەس هەمال بن ئەمزە بکن و کەس پێ نەکرد. ئەم دەخوازن گوتنی وان سەنە دەبێت نە بەس گوتنا بکن و نەمزە بکن و تشکی نەکن. ئەم دەخوازن ڕێک و پێ کارە سەری و لە هەف بکن وەک برا. برێ کاک مەجید پشتی کومەڤا کورتە ڕێپۆرتاژ نیشاندا بیر و بۆچوونە تەدا هێوی و مەترسین ژێ کۆنگرەی چنە؟ هێوی زۆرە یعنی لەلایەن هەموو کورد کوردی ناوی کوردستان کوردی دەرەوە چونکە تا ئێستا مشکلەی کورد هەمویان بە یەک دەنگ قسە نایکردن جاران خراپتر بوو ئێستا زۆر زۆر باشترە ئەگەر ئەو کۆنگرە پەیدا بێ و بە قەراراتی دەرچی قسەی کورد یەک بێ بە یەک دەنگ قسە بکەن دوستی کوردی زیاتر دەبێ ئەو کاتە ئامانجی کوردی زیاتر دەبێ مەترسینên we hene di derbarê vê kongreyê da ji xeynî tiştê ku berê kerem kir. بەڵێ مەترسی ئەوە مەترسی گەورەترین مەترسی ئەوەیە کە دەوڵەتانی دەرەوە یعنی کارێکی وا بکەن کە ئەوە شکستی پێبێن و نەیەڵن بچێتە پێشەوە مەترسیەکی ئەوە مەترسی دەرەوەیە مەترسین ناوخۆ ئەوەیە کە کەسێ پاوانخوازی بکە یەکێ لە حیزبەکانی کوردستان یا لایەنێکی کوردستان پێی خۆش بێ دەستی زاڵ بێ بەسەر کۆنگرەکەدا و هەموو کۆنگرەکە بەلای خۆیەوە بگرێ من پێم وایە ئەبێتە مەترسیەکی گەورە ئەگەر کۆنگرەی نەتەوەیی ئێستا بۆ دامەزرانەکەی مشکلە نییە بەڵام لە وەختیدا ئەگەر کۆنگرەی نەتەوەیی بەڕێوەبەرەکانی و سەرۆکەکانی ئەبێ کەسێک بن لە دەرەوەی سەرۆکایەتی حیزبە سیاسیەکانی کوردستان. کاک عەزیز چ دەبێژێت ڤیوەریدا؟ ئەس بخۆ دەبێژم وەختان بەحسان نەتەوەیە تێ دەکەن نەتەوە جڤاکەکە بەرفرەهە هەموو کاتەگۆریە نوێ هەیە نەژ مەترسیە زێدەتر ئێمن تێبنیەک من هەیە کۆ ئەف کۆنگرە دبن باندۆرە بێتر ڕێخستنێن سیاسی دەنە ڕێخستنێن سیاسی بەشێک ji civakam heye ڕێخستنێن سڤیل هەنە ئاکادمیسیەن هەنە ڕۆناکبیر هەنە هەموو دووارێ بەشداری دەست باوەڕ دکن کە ماسی چێبوونە هەموو بەشدار دووارێ ئەوروپایەدا دووارێ کافکاسیایەدا دووارێ هەندە ڕێخستنێن سڤیلدا دڤیا بوو هەژمار ئاوانزێ باندۆر باندۆرە ڕێخستنێن ینی ئەوە تێبینیاتە لەسەر ڕێژەیە بەشداریە دویەم کۆ ئەگەر هەموو ڕێخستن و هەموو کەسێن بەشداری کۆنگرەیە دەبن بە یەک دۆزێ دۆزە نەتەوەیی
بەشدار بن و ئەزی وێ چاغی بەهێوی بم کوێ ئەنجامەکە نەتەوەیی لەسەر دۆزە داخوازن ملەتێ کوردەوێ دەرکەوە لێ ترسێک من هەیە هێویدارم کو دەولەتێن داگرکەر di paş perdeyan de roleke xerab planên xerab nelîzin û tesîrekê di riya van kesan ku hin rêxistinên sivîl ve hin kesan ku beşdarî dibin roleke neyînî nelîzin divir de wezîfeyeke mezin li ser ew kesên ku doza neteweyî dikin ew kesên kurdistanî ew kesên ku bi rastî ji dil û can divê organizasyona kongreyê de roleke herînî dilîzin û armanca hevbeşiya neteweyî de rolê dilîzin divê heşê wan serê wan be evaya vatiniyek me hemû Kurdistaniyan e ku em veya bînin zimên û ji hev re bêjin û bala hev biçin. Gelek rexne li ser şêweyê rêvebirina amadekarî ji bo kongreyê divê yek ji wan rexneyên ew e ku ne gelekî zelal e. Yani tiştê hane ku ew nav dest dixin proseyê ku bi rêva diçin di medya de ji Kurdan re xuya nake hûn çi dibînin. من وەکو کوردێکی فەیلی ترسمان هەیە کۆنگرە بەس ئیشی بخات لەسەر مەسائلی سیاسی چونکە بۆ کورد زمان و کولتور بەشێکە بە فەیلی دەڵێ من هەویە ئەگەر یەکی هەویەی خۆی بزر کرد نامێنی وەکو کورد Ez ê vegerim ser vê pirsê yani ev pirsa di rojeva min de jî heye lê bes ez dixwazim ew hane ku niha em tê de deng dikin em wê çare bikin şêweyê ragihandinê ti çawa dinirxînî yani ji bo proseya heta em bigên kongre من عجلەیەک دەبینم لە داوەتکردنی میوانەکان لە داڕشتن لەمانە عجلەیەک دەبینم کام عجلە مەترسی ئەوەی هەیە کە کوالیتەی کۆنگرەکە بێنێتە خوارەوە و خەریکن ئەم کۆمیسیۆنانە هێندێک بڕیار ئەدەن کە ئەمانە بڕیاری کۆنگرەیە نە بڕیاری ئەوان ئەمن هەب کورتی چەند پرسێ me hene hema wekû Mecîd amaje pê kir kêm ayînên Kurd û Kurdên ku li derveyê Kurdistanê ne wek Kurdên feylî Kurdên Anatolya Navîn Kurdê Sovyetê beşek ji Kurdên Yêzidî xwe nabînin Kurd wek Kurdê şebek jî Kurdên ku li derveyê Kurdistanê ne û kêm ayînên Kurd ew ê hane ku înkara îdentîtê cewan heye hûn hêvî dikin ku kongre çi bike ji wan re من بەش بە حاڵی خۆم بۆ چوونێکی ترم هەیە ڕەنگە زۆر جیاواز بێ لەم برادرانە ئەویژەوەی من پێم وایە کوردبوون پرەنسیپەکە کوردبوونە یعنی ئەگە کوردێک ببێت نوێنەرایەتی بکات لە یەزیدیەکان و لە مافی یەزیدیەکان و لە هەموو شتێکی ئەوان پارێزگاری بکات من ئەوم پێ باشترە تا کوردێک بێ هەر تەنها یەزیدی بێت بەڵام نەتوانێ ئەو پێوەرانەی ببێ عزیز چ dibêje Ez bawer dikim divî warî de piçekî ew sînorên nav her çar perçeyên Kurdistanê bixwe astenga herî mezin ku Kurdên nav her çar parçeyê Kurdistanê nikarîbûn bi hev re danûstan dinê bikin li gel ku siyaseta a zordariyê li ser wan Tama ji xeynî wê jî bibûre mesela nav Kurdê Sovyet de Kurdê Yêzidî hene xwe didine nasîn wek Yêzidî di Bakurê Kurdistanê Kurdên zaza hene bêje em zaza ne yani yan Alewî dûr mesafeyek bi zanabûn di nav dewletên dagirker siyaseteke xweş meşandiye dewletbûn loma min got avantaje bi ji rojnameyê xwe bi medreseyên xwe bi televizyonên xwe bi psîkologên xwe tesîr li milletê dike ku wan ji nasnameya wanê kurdîtiyê dûr bixe rolek mezin lîstiye ya duyem jî eger destûr hebe meseleya ziman jî roleke mezineke ku di em bêjin zaravayên me çar zaravayên me jî hebin heger ku îro êdî ev kongreya neteweyî dikare pir roleke mezin bistîne roleke biryareke dîrokî bistîne ku em hejmara çi coğrafîk be çi hejmara milletê Kurd be di warê zaravayê de an bikaranîna alfabeya latînî de em dikarin wa hidûdana jî ê ku dijmin daniye navbêna me rake ku em bi hev re bêtir biguncin bi hev re bi sohbet bikin û ew hestên neteweyî bêtir ji me re bibe argumentên bingehîn ku em bi nasnameya Sak Mecîd wek Kurdê feylî tilbenda çî ji kongre netewî ji bo Kurdê feylî û Kurdên din êl derveyê Kurdistanê وەکو وتت کوردی فەیلی ئێمە ناڵێ من فەیلی یعنی ناومانە کوردی فەیلی کوردەکان Kurdên derveyê Kurdistanê یعنی کوردەکان لە پارچەیەکە لە ناومان ئێمە هێواداری من کۆنگرە بە قەرارات دەرچی مەسئلەی زمان بە قووەت بکە لە ناوی کوردی دەرەوەی کوردستان بەریگای تەلەڤیزیۆن بەریگای کتێب بەریگای مەکتەبی کوردی لە دەرەوە بکەنەوە دوو ئەم کۆنگرە ئەتوانیت قەراراتی دەرکە
يعني كرد يك زماني نشتماني هبي يعني زمانك ستاندارد بو همو كردستاني وهر يكي لهجي خوي يعني او طبعا ايشي كونغرانيه بس كونغرا اتواني قرارك دركا بداي بدس او انا كوميتيه كجفي رنگي هي كوميتيه دربار الكولتور وزمان ده برسا من داويج بر وقت ما قال لك تانجا وبرسا نكيم جرينج جوا برسندن هون همود بينن وج دنيا همود جيش خويا روشا روجافاي كردستان يا حري خرابه ده هما ديروكا روجافاي كردستان ده هون دبينن كونغران تبي دكاره چیج روجافاي كردستان ربك چیج تی خواستن پێم وایە ڕۆژاوای کوردستان دەبێت بە گرنگیەکی زۆری پێ بدرێ و ئەم کۆمیتانە کە ئێستا دروست بووە پێویست نەبوو کە شتێک هەیەتێک بنێرن بۆ ڕۆژاوای کوردستان بزانن چی بووە و چی نەبووە و من هیوادارم کە ئەو سنوورەش دانەخرێ هیچ وەختێ سنوورەکە بکرێتەوە تەنها ڕێگایەک بۆ ئەوەی کە ڕۆژاوای کوردستان دەرگای بۆ بکرێتەوە بێتە ناو کۆنگرە ئەوەیە کە لەلایەن نوێنەرانی خۆیانەوە نوێنەرانی خەڵکی ڕۆژاوای کوردستانەوە بتوانن بێن بەشداری بکەن مناقشە بکەن و من پێم وایە خاڵی گەورەی کۆنگرەی نەتەوەی کورد دیالۆگە و نەهێشتنی توندودیژی و نەهێشتنی شەڕی چەکداریە لە بینی کورد و کووردە بۆیە ئەمە ئەبێتە تاقیکردنەوەیەکی زۆر زۆر گەورە و گرنگ لە دەستپێکدا بۆ ئەوە کە دەرگای ئاشتی و دیالۆگ و کۆمپرۆمیس لەگەڵ ڕۆژاوای کوردستانیش بکرێتەوە. کاک عزیز بەس بکورتی ما بەحسا دەولەتێک کرد دەستێ دەولەتا کرد دەستێن دەولەتێن داگەرکردن ناو کوردان دەکرد و ما بەحسا دەسەڵاتداریەک لە پەرچەیەکی کوردستانە کرد. دەسەڵاتداریە ئیرۆ لە باشووری کوردستانê êdî دەسەڵاتداریەکە نەتەوەییە û ji hemû qada navneteweyî de tê rêzgirtin hemû Kurd jî divê rêz li vê destkeftiyê deshilatdariyê werbigire ew deshilatdarî jî divê roleke taybet bilîze ku Kurd ji dêvla ku têkiliyên xwe bi dewletên dagirker ya jî piştgirî û finansekirin ji wan werdigire divê ji başûrê Kurdistanê ji hikûmeta herêmê bigire ku توشی ev nakokiyê navêna ku te xwîn rijandina Kurdan li Rojavayê Kurdistanê dibe pêşî lê weregir. کاک مجید بکورتی ببوره باکورتی باش من هیوادارم هەوڵ بدا کۆنگرە هێزە سیاسیەکانی کوردستانی سووریا هێزەکان نزیک بن ئیش کاری بە یەکەوە بکەن و دوژمنایەتی ناوێن نەبێ و ئەگەر پێویستیان بوو بە یارمەتی دژی ئەو متەتەڕفینە ئەو تند و تیژە بەرامبەریان بوەستن. قالك سباس كاك مجيد جعفر قالك سباس كاك عزيز آلش وكاك أحمد اسكندري كون بجداري برنامج مبون قالك سباس بينرين كردستان تي في كون حتى نار بيش إكران ممان حتى برنامج جدًا هرشاد وبختوار بن